بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕاستە و خۆم کاتتان باش، هیوادارم لە هەر کوێکان ساغ و سڵامەت بن. ئازیزان، هەروەک ئاگادارن ئەمڕۆ بەیانی سعات 2:25 مەقەڕەکانی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد لە سلێمانی و کۆیە ئامانجی پەهپادەکانی سوپای پاسداران قەراریان کرد. بۆ زانیاری زیاتر لەم بارەوە هاوڕێکەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵاکە بزانین زانیاری زیاتر لەم بارەوە چی. هاوڕێکەریم زۆر بەخێر بیت. زۆر سپاس هاوڕێ ڕەزاگیان، بژینمان بدەن. هاوڕێکەریم ئاخرین زانیاری سێبارەت بەم بردومانە چی بوو؟ زانیاریەکان هەروەک لە هەواڵەکان و میدیاکانی دیکەشدا هەمومان ئاگادارین، لە درێژەی هێرش و تۆپباران و هەڕەشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بۆ سەر سنوورەکان و سەرنجام خاچی هەرێمی کوردستان، ئەوڕۆ سەر لە بەیانی سعات 2:25 بۆ 2:30 بە شێوەیەکی هاوکات بنکە و بارگاکانی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی واتە کۆمەڵی شۆڕەژێڕی زەحمەتکێشان و کۆمەڵی زەحمەتکێشان، هەروەها حیزبی دموکرات و پارتی ئازادی کوردستانی بە شێوەیەکی هاوکات لە هەموو شوێنەکان لە کۆیە، لە شێروانە لە بەینی کەرکووک هەولێر و لە زەرگوێز کردە ئامانجی پێشبات و موشک لە زەرگوێز بنکە و بارگای هەردوو لایەنی زەحمەتکێشان بە شێوەیەکی زۆر چڕی بە ڕێژەیەکی زۆر ژمارەیەکی زۆر پێشبات کراونەتە ئامانج. زیانەکان تا ئێستا بەڕوونی، هەتا ئێستاش ئەنجامێکی زۆر ڕوون لە زەرر و زیانەکان نین. تاوجگای کە وێنە و هەواڵێریەکان نیشانی دەدەن و دەیخەنە ڕوو. خسارەتی ماڵی لە بنکە بارگاکان زۆر بووە، وێرانی زۆر بە دوای خۆدا هێناوە، بەڵام بەخۆشیەوە بەنسبەت تەهدید و هەڕەشەکان و وسعەتی پەلامارەکان زیانی گیانی لە ئاستێکی زۆردا نییە، ئەگەرچی زۆر بەداخەوە لە کۆی گشتیدا مەجموعەیەک ئینسان گیانە دەستداوە، کۆمەڵێک منداڵ بریندار بوون و لە زەرگوێز تا سەر لە بەیانی تا ساعتەکانی 11 بۆ 12 سەردێنێوڕە و کاتانی ئێمە هەواڵەکانمان تەنزیم دەکرد، هەواڵی 2 تا 3 نەفەر بریندار بڵاو دەبەوە لە کۆیە لە بارگەکانی حیزبی دموکرات. سەرەتاکان باس لە 2 کوژرا و تعدادێک ژن و منداڵی بریندار دەکرا، بەڵام ئێستا وەزیری بێداشتی هەرێم ڕای دەگەێنێ کە ڕێژەی کوژراوەکان گەیشتۆتە 9 کەس، بەڵام تا ئێستا تەفکیک نەکراوە، ڕوون نەکراوەتەوە کە ئەم 9 کەسە سەر بە چلایەنێکن و چلایەنیشیان چەندیان لێ کوژراوە. بریندارەکان ئامارەکانیان بەڕوونی ڕانەگەێنراوە، بەڵام بەڕێژەیەکی زۆر بریندار هەیە. حاڵی بەشێک لە بریندارەکان هەر ئێستا لە نەخۆشخانە لەژێر چاوەدێریدان، وەزعیەتی جسمانی و تەندروستیان لە مەترسیدایە. لە کوژراوەکان بە شێوەیەکی گشتی لە زەرگوێز لە لایەنی زەحمەتکێشان، بێستار زەحمەتکێشان ئەو لایەنی کاک عومەر وانە تا ئێستا هەواڵی کوژانیان ڕانەگەیاندووە غەیرەز بریندار، بەڵام لە حیزبی دموکرات و لە پارتی ئازادی ئەوان بەداخەوە کوژرا و برینداریان بووە. تا ئەو جگای کە زانیاریەکان باز دەکەن، بنکەکانی حیزبی دموکرات بەسی پێهپاد و موشک هاوکات لەگەڵەوەکە بە پێهپاد بۆمباران کراون، لە دووریشەوە بە موشک بۆمباران کراون. بنکەکانی دیکە بارگاکانی دیکە بە زۆری بە پێهپادی بۆمبڕێژکراو کراونەتە ئامانج و لە هەر شوێیەکە دراوە وێرانەیەکی زۆری بەدوای خۆدا هێناوە. زۆر سپاس هاوڕێکەریم. پرسیارێترەوەی کە ئامانج لەم هێرشە چی بوو؟ سەرڕایەوەکە زیاتر لە 11 ڕۆژە شارەکانی کوردستان و ئێران خۆپیشاندانە داوای نەمانی حکوومەتی ئیسلامی ئێرانەکان لەو شەرایەتە کە شارەکانی ئێران خەڵکانی خۆێنە، لەو شەرایەتە کە خەڵک لەسەر شەقامەکانن، ئامانجی سوپای پاسداران لەم حملە بە مەقڕەکانی ئەحزابی ئۆپۆزیسیۆن چییە بە نەزەرتان؟ بەڕاستی ئامارەکان ئامانج زۆر ڕوونە. ئەوەی کە ئامانجەکە چییە؟ ئێمە دەزانین کە کۆماری ئیسلامی
لە خۆناغێکدایە کە لە مێژووی چل و چەند ساڵەی تەمەنیدا هیچ کات ئەوەندە لەژێر زەخت و گوشار چ لە ناوخۆی ئێران چ لە ناو ئێزعانی ئەومی لە دەرەوەی وڵاتدا نەکەوتۆ لەژێر فشار بە تایبەت دوای ڕوودانی کوشتنی مەحسا ئەمینی و هەڵخراندنی هەستێکی گشتی لە سەتحی دنیادا و بە تایبەت لە ناو ئێراندا خەڵک بە تاسە و بە پەژارەیەکی زۆرەوە هەموو سنوورەکانیان هەموو خەتە سوورەکانی ڕژیمیان بەزان زۆر بە تووڕەیی ڕژانە سەر شقامەکان ئەمە بۆ 12 ڕۆژ دەچێکە لە ئێران بەردەوام لە هەموو شارەکان یا بڵین لە زۆربەی شارەکانی ئێران بەبێ خۆف بەبێ ترس خەڵک لە خیابانەکانن هەموو سیستمەکەیان بردۆتە ژێر پرسیار زۆر بە ئاشکرا لەچێک توور هەڵدەدەن هەروەکو دەڵام ئەو سمبلانەی کە بۆ ڕژیم جۆرێک لە جۆرەکان ساڵەهای ساڵە کاریان لەسەر کراوە بۆ ئەو هێڵی سوور بوون خەتی سوور بوون ئەوانە بەزێنراوە لە چێک ئاوەکە بەدەدرێت مەرگ بە دیکتاتۆر و مەرگ بە خامنەیی و کولیەتی نیزام سەردەدەن و بە جۆرەکان ڕژیم لە ناو خۆیدا کەوتۆتە ژێر وشارێکی زۆر لە ڕاددەبەدەر و لاوازی پێوە دیارە هەموو ئامرازەکانی سەرکوتی بەکاری هێناوە پەنای بردۆتە سەر هەموو ئامرازێکی سەرکوت نەیتوانی وەکە ئەم ئاخێزان ئەم ڕاپەڕینە یا ئەم ناڕزایەتیانە خەمۆش بکە لەگەڵ ئەوەشدا هاوکات لە هەموو وڵاتەکانی دنیا لە زۆربەی وڵاتەکانی دنیا نەک هەر ئینسانە ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکان بەڵکە خودی دەوڵەتەکانیش نەیانتوانیەوە بێتفاوت من لە ئاست ئەم ڕووداوەوە هەموو هەرێک بە شێوەیەک مەوزەعیان گرتووەوە ڕژیمیان خستۆتە ژێرگوشارێکەوە ئەمە خۆی لەباری ڕەوانیەوە ڕژیمی خستۆتە منگەنەیەکەوە کە هیچ ئامرازێکی دیکەی بۆ وڵامدانەوە بەو شەرایطە و خۆ دەرباسکردن لێی نییە بە باوەڕی من ئەو بۆمبارانەیە ئەو کردەوەی کە ئەمڕۆ نسبەت بە حیزبەکان یا ئۆپۆزیسیۆنەکان لە دەرەوەی سنوور ئەنجامی داوە دەتوانم بڵێم یەکێکە لە ئاخرین کارتەکانی کە بەکاری هێناوە هەموو کارتەکانی سووتان نەیتوانی هیچ کاریگەریەک لەسەر ئاخێزەکان و کەمکردنەوە و خامۆشکردنیان دابنێ بۆیە ئەم کارتەی وەکو گوشارێکی دیکە لەباری ڕۆحی و ڕەوانیەوە بەکاری هێنا بەڵام بە باوەڕی من ئەوەش بە پێچەوانە دەشێتەوە ئەوەش هەستی ئازادی خوازی هەستی جەماوەری خەڵکی ئازادی خواز دەناوە و لە دەرەوەی وڵات زیاتر دەبزگوێنێەوە لە ئاستێکی بەرینتردا محکوم دەکرێت ئەوەی کە ئەمڕۆ کردوێتی چون چەند ڕۆژ بوو ینی تاو جێگای من ئاگادارم ماوەیەکی چەند ڕۆژێک بوو نزیک بە هەفتەیەک بوو زۆربەی لایەنەکان ئامادە باشێکی تەواویان بوو ینی چاوەڕوان دەکرا کە کردەوەیشی ئاوا شاهیدی بن هەر بۆیە شاهدی کەمترین زیانی گیانین لە ناو ئوردوگاکاندا بەڵام بۆ نمونە لە مەقڕەکانی حزبی دموکرات چون ئوردوگاکانی پەنابەران ئەو شوێنەی کە بە جۆرێک لەژێر چاودێری UN-دان چاودێری سازمانی ملەلدان لەلایەن ئەوانەوە لەباری ماڵی و زیستی و ئەمنیەتەوە تا ڕادەیەک ساپۆر دەکرێن و لەو شوێنانە مەدرسە و قوتابخانەی لێ منداڵان و ژن و منداڵی لێ نیشتەجێنوە بە زۆری ئەوانن ئەمڕۆ کە دەیبینین بریندار و گیانیان بەخت کردووە بۆیە لێرەشدا نەیتوانی و ناتوانێت بێگومان ئەگەر چی بەسا ئەوە دوایین کردەوەی نەبێت چاوەڕوانی ئیدامەدان بەکردەوەی لەو جۆرەی ببێت بەڵام لەو ئاستەدا نییە کە بتوانێت خواستەکانی ڕژیم وڵام بداتەوە بەڵکە بە پێچەوانەی ئینتیزاراتی ڕژیم بە باوەڕی من بە زیانی خۆی دەشکێتەوە ئەو شۆڕش و ئاخێزە ئازادی خوازیەی کە ئێستا لە ئێران لە ڕێدایە زیاتر گەشە دەکات ڕژیم لاوااستر زاهر دەبێەوە ئەو کارتانەی کە تا ئێستا بۆ سەرکوت بۆ چاوترسێنکردن بۆ نردنەوە ماڵی خەڵک و چۆڵکردنی سەر شەقامەکان بەکاری دێنا ئەمە یەکێ لەوە ئاخرین کارتەکانەکە ئەوەشی سووتاندووە من پێم وایە کە جۆرێک وەکو قەولی معروف دەڵێت دوایین بزمارەکان لە تابوتی مەرجی خۆی دەدا ئەوە هەموو ئامانجەکانیەتی ئەگەرچی دەزانین کە لە توولی چند ساڵ تەمەنی خۆیدا
ئەم ئامانجە دزیەوەی کەم و بیش تا ئێرە هێناوە هەموو ئازادیەک لە خەڵکی ئێران زەوت کراوە، هەموو خۆشیەک شادیەک ڕفاهێک ئارامش و ئەمنیەتێک لە ژیانی خەڵک زەوت کراوە، تەواوی سەرمایە و داهاتی ئەو وڵاتە لەلایەن ئەم دەسەڵاتە گەندەڵەوە بەتاڵان دراوە، ئێران بۆتە زیندانێکی لەواقعدا گەورە بۆ هەموو خەڵک و خەڵک هەتا هاتووە زیاتر لە پێشوو هاتووەتە سەحنە ترسی شکاوە، بەڵام ئەمڕۆ لە بەڕوودان یا بە کوژران و بە مەرجی مەحسا ئەمینی جۆرێک جریقەیەک بوو کە ئەو بۆشکە باڕووتە بە تەواوی تەقیەوە و من پێم وایە ئەمە ئاخێزێکە کەس دەتوانێت سەرنوشت ساز بێ و لە سەرنجامیدا مەرجی کۆماری ئیسلامی تێدا دەبین. زۆر سپاس هاوڕێکەریم. ئازیزان چەند تێبوویەک لەم ڕووداوە دڵتەزێنە بەدەستمان گەیشتووە کە ئەگەر هاوڕانی بەشی کۆنتترۆل ئامادە بن ئەو ویددیوانە بڵاو دەکەنەوە کە ببینن ئەمڕی فاجعەکە تا چە ئەندازێک بووە. بەڵێ بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکەمان هاوڕێ عادڵ ئیلیاسی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ عادڵ زۆر بەخێر بن. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەران. هاوڕێ عادڵ ئاگاداری ڕووداوەکەم بەیانیە هیچ قسێکت هەیە لەسەر ئەم ڕووداوە بۆچی ڕوویدا ئامانجی سوپای پاسداران چی بوو؟ پێم وانە ئێستا لە هیچ بینەرێکی ئەم بەرنامەوە هیچ کەم لە کۆمەڵانی خەڵک شاراوە بێ کە کۆماری ئیسلامی لە ژێر زەختێکی یەکجار بەربڵاوی کۆمەڵانی خەڵکە لە شارەکانی کوردستان، نە لە دەرەوەی سنوورەکان بەڵکو لە ناوەوەی سنوورەکان، لە شەقامەکان، لە شارەکان
و ئەمە لە ڕاستیە هەوڵێکە بۆ ئەوەی کە ئەو قورساییە ئەو گوشارە لەسەر خۆی سووک بکە. ئەمە نیشانەی نۆعی زەبوونیە نۆعی بێدەسەڵاتیە لە مەهارکردنی ئەو اعتراضاتە عمومیە کە کۆمەڵانی خەڵک لە جژی ئەم ڕژیمە جنایەتکارە خەریکن بەڕێوەی ئەبن. بۆچی حزبە سیاسیەکانی کوردستان نەکاتە ئامانج؟ دوو هۆکاری هەیە. ئەوەی یەکەمیان کە نام لێبر ئەوێ بەلاڕێدا بدا تەمەرکوز لەسەر ناڕزایەتەکانی ناوخۆی وڵات، دانێکی تریشی ئەوەیە لە ڕاستیە لەم حزبانە ئەترسێ، ئەنی بە پێچەوانێ ئەو تەسەورەی کە هەیە وا ئازانرێکە ئەم حزبانە بە پراوێز خراوە، ئەم حزبانە پێگەیان لەناو کۆمەلگا وشک بووەوە هیچ پەیوەندێکیان نییە، بەڵکو ئەزانەیە کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی سیاسیە، کۆمەلگایەکی حزبیە، ئەزانن ئەم حزبانە هەر یەکەیان بە شێوەیەک لە شێوەکان وە لە ئەندازەی مختلفە تەئسیریان لەسەر ڕەوەندی ڕووداوەکانی ناوەوەی وڵات هەیە. تەبیعەتەن ئەو ناڕزایەتێکە لە ناو کۆمەلگا هەیە بە خاتری حزبەکان نییە، بەڵکۆوە هەڵقڵامی ناو کۆمەلگایە بەبێ حزبەکانی ئەو اعتراضاتە هەر هەیە. بەڵام ئەوەی کە لێرەدا ئەبینین پەیوەندیەکی شەکە حزبە سیاسەکان لەگەڵ کۆمەڵانی خەڵکەیەتی و وێڕای ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەوێ بەلاڕێدا بدا تەمەرکوزەکان لەسەر ئەو ڕووداوانەی ناوخۆ شێوەیە کە بڵێ ئەو حزبانەی کە لەلایەن خەڵکەوە خۆشەویستن پێگیان هەیە ئێمە ئەتوانین لە ناویان ببین. بەڵام هاوکاتی ێزانین ئەو حزبانە حزبێکی ساوا و نەزان نین کە بە چەندانە موشک و هێرشی پەهبادی بتواندێ لەناو ببرێن. ئەوانە هەمویان پێشمەرگەی قارەمانیان هەیە، هەمویان خەڵکی بە ئەزمونیان هەیە و کۆمەڵانی خەڵکە بێ حتممەنیش ئەزانێ، بەڵام مطمئن بن ئەم نوع هێرشانە نەتەنها ناتوانێت لەتمەیەک لە پەیکەرەی ئەسڵی ئەم حزبانە بدا، بەڵکو ئەو ئەزمونەیە کە ئەم حزبانە هەیەە ئەتوانێت بەرەنگاری ئەمانش ببنەوە خۆیان بپارێزن و کۆماری ئیسلامی ناتوانێت لە ڕێگەی زەربە لێدان لە حزابەوە زەربە لە اعتراضاتی جەماوەری بدا. زۆر سپاس هاوڕادڵ. هاوڕادڵ زۆر کەس ئەڵەن هەر خۆتانێژوتان بۆ کبکردنی دەنگی ئەم اعتراضاتە سپای پاسداران ئەم کارە قیزەونەیە کردومانە. بەڕێی ئێوە خەڵکی کوردستان ینی پێشبینی چی دەکرێت مقابل ئەم ڕووداوە؟ ئێوە ئەزانن جاری پێشوو کە ئەم هێرشە کرا، هێرشی ئاسمانی کرا سەر بارگەکانی حزبی دموکراتی کوردستان و حزبی دموکراتی کوردستان ئێران ئەو کاتێک کە فەرزادی کەمانگەر و هاوڕیانی ئەعدام کران، کۆمەڵانی خەڵک دەست بەجێ ئەکسەر ئەمەڵیانەوە بوو کە مانگرتنێکی گشتیان وەڕێخست هەم بۆ محکومکردنی ئەعدامەکان و هەم بۆ هێرشکردنە سەر بارگەکانی حزبە سیاسیەکان. بە تەئکیدەوە کۆمەڵانی خەڵک ئێستا ئەو خەباتێک کە خۆیان بەڕێوەیە بن درێژەیە دەنیانی هێز و توانێکی زۆرتریان وەرگرتووە بۆ ئەوەی کە خەبات و تێکۆشانیان لەسەر شقام و لە ناو شارەکان ئەدامە پێ بدەن. ئێمە بەشێکی تری کۆمەڵانی خەڵکی دژی کۆماری ئیسلامی هەیە بە ملیۆنها خەڵک کە لە وڵاتایی جۆراجۆری جیهان بەربڵاون، ئەوانە هەر کامیان بە شێوەی لە شێوەکان تەئسیریان لەسەر کۆمەلگای نێونەتەوەیی هەیە. جێگای خۆیەتی کە بە تاکیدیشەوە هەرەوە وا بێت ئەم جەماوەری ملیۆنیەی دەرەوەی وڵاتەش بە جەماوەری ملیۆنی ناوەی وڵات بە دەرەجەیەکی زیاتر بگا کە گوشارێکی سەراسەری بخرێتە سەر کۆماری ئیسلامی هەم بۆ محکومکردنی ئەم هێرشە کە ئێستا کردوویەتە سەر حزبە سیاسیەکان و هەم بۆ پشتیوانی لەو ڕاپەڕین و ئاخێزەی کە لە جەرگەی کۆمەلگای ئێران و کوردستاندا ئێستا بەڕێوەیە. من مطمئنم هاوڕێ ڕێزان، من مطمئنم ئەم کردەوەی کۆماری ئیسلامی نەتەنها نابێتە باعثی کە کۆماری ئیسلامی بخەوێنێ ناڕزایەتەکانی ناوەوەی وڵات بگرە پەریان پێستێنێ هێز و توانێکی زۆرتر بە کۆمەڵانی خەڵکەدا، بە تەئکیدەوە خەڵکانێکی زۆر لە ئاستی جەهاندا زیاتر پەیوەستە بن بەم حرەکەتە سەراسەریەوە و ئەگەر پێشتر حەدس و گومانێک ئەبراکە کۆماری ئیسلامی بە ئاسانی یا بە دەرەجەیەک بتوانێت ئەم ئاخێزە بخەوێنێتەوە، ئێستا ئەو گومانش نەماوە، وا دەرەکەوێت کە هەر کاری کۆماری ئیسلامی ئێستا ئەیکات کە گۆیا قودرەت نمایی بکە بێتە نقطە زەعفی بۆی و زۆرتر و زۆرتر بەرەو لە ناوچوونەچێت. زۆر سپاس هاوڕێدڵ ئەلیاسی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان. عزیزان میوانی ترمان لەگەڵا هاوڕێ ئاکۆی ئەنوەری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. هاوڕێ ئاکۆ زۆر بەخێر بن.
زۆر سپاس هاوڕێ ڕێزان، منیش ڕێز سڵامەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەکەتان لە خزمەتانە. هاوڕێیاکۆ بەپێ ئەو ڕانماییە کە بەدەست ئێوە گەیشت و ئایا زانیاریە زیاتر هەیە یا هەرنا هەرەوانەکە وەکو بەیانی لە باقی ڕاگەیاندنەکان ڕاگرا هەرەوانەیە ینی کوشتە و زەخمی و زانیاری زیاترتان لایەوە؟ نەخەی تا ئێستا هەروەیە کە ئێوە ببورن تایسا ئەوەی کە هەیە هەروەیە کە تایسا بەش لە بەشە هەواڵی ڕێکدۆرەکانی تشکیلات و بە تایبەت تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕاتانگەیان بووە. شتێک لەوە زیاتر ڕووی نەداوە، تعدادی کوشتە و بریندارەکان تایسا هەرە ئامارەیە کە ئێوە خۆتان ئاماژەتان پێداوە، بەڵام هەڕەشەکان بەردەوامن، تهدیدەکان بەردەوامن و تەخمینەوەیە پێشبینیەوەیە کە کۆماری ئیسلامی بەوە ڕانەوەستێەوە درێژە بەم هێرش و بۆمبارانی بنکەی ئەحزابی سیاسی مستەقر لە باشووری کوردستان بدا. بەپێی ئەو هەواڵانەی کە بەدەستێمە گەیشت و لە پەیوەندیەکانمان لەگەڵ باقی لایەنە سیاسیەکانی تر دەچێت کە هێشتا درۆن یا پەهباتی تەحاری بەسەر ئاسمانی لە سیاسەکانی تر هەبێت و درێژەی هەبێت و ئێمەش ئامادەین خۆمان ئەلبەتە هەروەکو باقی هاوڕێیانم پێشتر لە ئاماژەیان پێداوە ئێمە وەک کۆمەڵە ڕێکخراوێک ئینسانێتی و خۆمان بۆ ئامادە کردبوو لە ئەگەری هەر ئیتفاقا و ئێستش هەر ئامادەین و لەحاڵ بۆ ڕوبەڕووبوونەوە یاوەی کە خۆمان بپارێزین لەدەست ئەم درۆن و ئەو پاکباتە ئینتحاریانە یا موشک باران یا تووپاران یا هەرنەوە هێرشێکە کۆماری ئیسلامی بکاتسەر. زۆر سپاس هاوڕێیاکۆ پەیامێک بەدەست من گەیشتووە کە وتویانە لەم بەرنامە بیخوێنمەوە. نووسیانە سڵاو هاوڕە ڕێزان، ئێستا کە ئێمە لە ئوردوگاکانی لەوانەیە زۆر بنەماڵەکانمان نیگەران من تکایە لە تەریقەم بەرنامە و کە لەوانەیە بنەماڵەکانمان ئەم بەرنامەیە ببینن پێیان ڕاگەینین کە ئێمە ناومان بە خۆمانەوە پێشمەرگەین و ئامادەین بۆ هەموو شتێک و ئەم گاڵتە جاری ڕژیم قەت ناتوانێت وەرەی ئێمە دابەزرێت. زۆر سپاس بۆ هاوڕێنی پێشمەرگەمان. بەڵێ هاتبوو هاوڕێ ڕێزان، من بۆ تاکیدی زیاتر لە هەر حاڵ ئێمە پێشمەرگەین کاتێک هەڵمان بژاردووە ژیانی پێشمەرگانە ئامادەی هەر جۆرە ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ دژمنانمانەکەین. ئەمەش بەشێکە لەوەی کە کۆماری ئیسلامی لە دژی نارانی خۆی بەکارێنێت و ئێمەش وەک پێشمەرگە لە هەموو باڵە سیاسیەکان بەتایبەت کۆمەڵە ورەمان لە جاران بەرزترە، ورەمان لە جاران قایمترە و کۆماری ئیسلامی خیاڵی خاواگەر پێوا بێت بەمە بتوانێت ورەی پێشمەرگە و لە ڕێگای پێشمەرگە و لە ڕێگای بۆمبارانی بنکەکانی هێزە سیاسیەکان ورەی خەڵک لەسەر شەقام دابەزێنێت. ئەو ناڕزایەتیانەی کە ئەم ڕۆژانەی دوایی لە شارە جۆراجۆرەکانی ئێران و بە تایبەت کوردستان لە ئارادا بووە، ئەمەی کە هەروەک هاوڕێیانم لە بەشە جۆراجۆرەکانی پێشوو لە لێکدانەوەکان لە کاناڵە جۆراجۆرەکان ئاماژەیان پێداوە، بەشێک لە نیگەرانی و ترس و خۆفی کۆماری ئیسلامیە لەوەی کە لەسەر شەقام موجودە، لەوەی کە لە خیابانەکانی سنە و سەقز و مەهابات و شنە و مەریوان و ئیلام و کرماشان هەتا باقی شارەکانی تری ئێران موجودە. ئەمە بۆمبارانی هێزە سیاسیەکان یادا ئەوە نییە و پێشمەرگەژەوە بە باشیە زانێت. پێشمەرگە نەک بەوە ورەی داناوازێ بەڵکو لەم چەند ڕۆژەی دواییە بە تایبەت دوای مانگرتنی گشتی 28 خەرمانان ورەی دەیان و سەدان بەرابەر لە جاران بووە و بە چاوی ئومێد و خۆشببینیەوە ئەڕوانێت ئەو ناڕزایەتیانە و خەڵکی کوردستانیش باش بزانن کە هەروەکو گوتم
ئیرادە و ورەمان قایمتر لە جارانە و کەماکان خۆمان بە پاڵپشتی ئەو ناڕزایەتی ئازانین و ئامادەین بۆ هەموو بڕیار. هاوڕێکۆ هەر جار ینی پایستە چەند جار ڕژیمی کۆماری ئیسلامی دەستی داوە بە ترۆر یا مەسەڵەن موشک بارانی مەقەڕەکانی ئەحزابی ئۆپۆزیسیۆن و ئەمانە هەر جاریش ئەم کردەوانە عەکسوڵعەمەلی خەڵکەوە بەدواوە بووە بە تایبەت لە کوردستان. ئێستا پەیامی ئێوە بۆ خەڵکی کوردستان چییە؟ ئێمە لە دوای ئەم ساڵانەی داهاتوو بە تایبەت دوای ڕوخانی ڕۆژێمی باس بە عەمد و بۆ قازانجی لە پێناو قازانج و بەرژەوەندی خەڵکی کوردستانی باشوور لە هەندێک هەڵسوڕانی عەسکەری و نظامی خۆمان پاراستووە و پێمان وایە ئەم ئەزموونەی کە ئێستا لە کوردستانی عێراق هەیە بە هەموو ڕەخنەیەک یا بە هەموو کەم و کوڕیەکانی دەبێ بپارێزێ و ئەمە بووەتە شقڵی چاوی دەوڵەتانی داگیرکەری کوردستان. ئەمەی کە ئەمڕۆ لەگەڵ هێزە سیاسیەکان ئەیکەن لەلایەن وڵاتانی تورکیە و ئێرانەوە بەشێکی ڕوبەڕووی خودی ئەو هێزە سیاسیانەیە، بەشێکی ئێژگار زۆری پێشێلکردنی ئەو سەروەری و ئەو سەربەخۆییەیە کە ئێران وڵاتانی تر ئەیانەوێت ئێرە پێشێلکەن. ئێمە بە درێژایی مێژووی خەباتمان هەمیشە هاوسۆز و خۆمان بە هاوسۆز و هاوخەباتی لایەنە سیاسیەکان و خەڵکی شۆڕژگێڕی باشووری کوردستان زانیوە. هەمیشە لە کاتەکانە کە پێویستیمان بە یەکترین بووە ئێمە ئامادە بووین بۆ هەموو و هاوکاری و یارمەتیەک بۆ درێژە پێدانیا بوو بە سەرکەوتنگەیاندنی شۆڕش لە کوردستانی باشوور. ئێستاش خۆمان هەر بەو بەشازانین وتم سەرڕای هەر ڕەخنەیە کە ئێستا هەبێ بەڵام ئەو مێژووە خەڵکیش باشی لە ئاگادارە، خەڵک تێکەڵاوی بووە، شاهیدەکانی هێشتا زیندوون بۆیە کە سیاسەتەکانی وڵاتانی داگیرکرد بە ئێران و تورکیا لەلایەن خەڵکی باشووری کوردستانەوە ڕوونە ئاشکرایە و ئەوان لەو ڕێگاوە نەک ناترسن بەڵکو سۆز و وەفایان بۆ ئێمە زیاتر بێت و ئاگاداری ئێوە هەر ئەمڕۆ بەردرگای مەقەڕەکانمان پڕ بووە لە خەڵک هاتوون داواکەن چی یارمەتیەک پێویستە لەلایەن ئێمە بێەوە چۆنتان یارمەتی بکەین ئەگەر پێتان خۆشە وەرنە ناو ماڵەکانمان سفرەی ماڵەکانمان لەگەڵتانە دابەشەکەین. ئەمە نیشانەی ئەو مێژوەیە کە ئێمە پێکەوە بوومانە لە خەبات لە سەرکەوتنگەیاندنی ئەوەشی کە ئێستا لە کوردستانی باشوورە هەیە. خەڵکی ئەم ناوچە نەتەنیا نەترساون نەتەنیا بەم کردەوانەی کۆماری ئیسلامی ناکەونە بەرامبەری ئێمە و دژ بە ئێمە ناوەستنەوە بەڵکو هەروەکو ئاماژم پێدا وەفا و سۆزیان زیاتر بووە بۆ ئێمە و ئێستا لەلایەن زۆریەک لە کەسانی ناسرا و خۆشناوی ناو کوردستانی باشوور لە ڕۆژنامە نووس و سینەماوان و لە گۆرانی بێژ و لە هەموو هونەرمەندان ئەمڕۆ لەسەر هێڵ بوون لەسەر خەت بوون بەردەوام تەلەفۆنیان کردووە بۆمان تەلەفۆنەکانمان مەشغوڵ بووە بە نیگەرانیەکانی ئەوانەوە تەلەفۆنیان بۆ کردن و داوایان کردون چۆن بتوانن یارمەتی ئێمە بکەن چۆن بتوانن بێن لەگەڵمانە بن و پێیان وتون کە نیگەران مەبن ئێمە پاڵپشتیەوە و ئەمەش بە شێوەیەک بۆتە قووەتی قەلب بۆ ئێمە کۆماری ئیسلامی کاربەدەستانی ئەو ڕژیمە باش بزانن بەوە ناتوانن تەفرەقە بخەنە نێوان ئێمە و خەڵکی کوردستانی باشوور بەوە ناتوانن ترس و خۆ بخەنە ناودڵی خەڵکو و ئەوانەی کە ئێمە ژیانمان تێکەڵاوە ئێمە سفرەمان یەکێکە ئێمە نان و ئاو وەرخمان تێکەڵاوە ئەوان ناتوانن ئێمە لە یەکدا ببڕن و بەوە بیان هەوێت ترس و خۆ بخەنە ناودڵی خەڵکی دراوسەکانمان کە بە دەوریەکەوە ژیانەکەین بەو شێوە ئەهرۆمێکی فشار لەسەر ئێمە دروستکەن کە ئێمە
یا ئێمە بە شێوەیەک بن تۆبارەکەکانمان لەو ناوەجێ بێڵێن خیاڵیان خاوە ئێمە هاوپشتی و هاوسۆزی و هاوخەباتیمان مێژوویەکی ئێژگار دوور و درێژی لە پشتا و ئەم بەشە لە خەڵکی کوردستانیش بۆمبارانکردن و تۆپبارانکردن بۆیان شتێکی بێگانە نییە لە بەرامبەرەوە زووتر بترسن و چۆکدا بدەن ئەمە بۆ خەڵکی کوردستانی باشوور پەیامێکی تایبەتی نییە خۆیان هەموو پەیامەکانیان پێشتر گرتووە بەڵام ئەوە باش بزانن کە هێرشکردن بۆ سەر لایەنە سیاسیەکان هێرشکردن بۆ سەر خەڵکی کوردستانی باشوور بۆ سەر لایەنە سیاسیەکان کە لێرە دەسەڵاتیان هەیە و ئێمە ئاواتەخوازیم وەکو خەڵکی عادی و مەدەنی و ڕۆشنبیران لایەنە سیاسیەکانیش بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەر خەت و ئیدانەی ئەم هێرش و بۆمباران. زۆر سپاس هاوڕێ کۆی ئەنوەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە. ئازیزان دوای ناوبڕێک دەگەڕمەوە لاتان.
بەڵێ ئازیزان قەتعەن جمهوری ئیسلامی بەم کردەوە قیزەورانە قەت ناتوانێ ورەی هێزی پێشمەرگە بشکێنێ و هەروەکەو هاوڕێیانە کە پەیامیاندا بوو هێزی پێشمەرگە ناوی ها بەخۆیەوە بە هەموو شتێک ئامادەیە. هەر بەم بۆنەوە هاوڕێبەیان زەندیمان لەگەڵا کە پەیامێکی هەیە بۆ خەڵکی کوردستان و سەبارەت بەم ڕووداوە. هاوڕێبەیان زۆر بەخێر بن و فەرموون. سلااوم ڕێزم هەت بۆ ئێوە بۆ هەروەها بۆ بینەرانی ئەم بەرنامەیە. بەڕاستی ئەو هەواڵە زۆر دڵتەزێن و ناخۆش بوو کە ئەمڕۆ بەیانی من لە سعاتە گوێم لێ بوو وە بینیم لە فەیسبوک. بەڕاستی ئەو جامەژەهرە کە جمهوری ئیسلامی جارێکی تر بۆ خەڵکی کوردستانیایە سەرەوە، مطمئن بێکم جمهوری ئیسلامی یەک جاری تر خەڵکی کوردی تووڕە کرد بەرامبەر بەخۆی. ئەم جارە نەتەنها بۆ مەحزاتی نەسەر خیابان و دفاع لە حەق و حقوقی ژنانەکەین، ئەمڕا حەق لە ماف و حەق و حقوقی ئەو خەڵکە کە بۆ ماف و ئازادی ڕەوای خۆیان وڵاتی خۆیانیان جێهێشتووە نیشتەجێن لە وڵاتێکی ترا دفاع ئەکەین. ئەو کردەوە ناشرینە کە جمهوری ئیسلامی ئەمڕۆ خوڵقانی بەرامبەر بە حیزبە کوردیەکان جارێکی تر کارنامەی ئەم ڕژیمە دیکتاتۆرە ئەنووسرێ و زەبت ئەبێت. بەڕاستی زۆر ناخۆشە. من هەر لێرەوە داوا لە خەڵکی کوردستان ئەەکەم بێدەنگ مەبن بەرامبەر بە ئەو کردەوە قیزەونەوە ئەو کردەوە جنایەتکارە کە جمهوری ئیسلامی جارێکی تر بەرامبەر بە حیزبە کوردیەکان خوڵقانی، یعنی کارێکی کرد جمهوری ئیسلامی ئەم جارە نەتەنها بۆ مەحزاکان ئێمەتینە سەر خیابان، ئەم جارە ئەبێ بە دوو دانە احترازی سەراسەری بەرامبەر بە جمهوری ئیسلامی. زۆر سپاس هاوڕێبیان. پەیامتان بۆ خەڵکی کوردستان چییە؟ پێتان وایە خەڵکی کوردستان بەرامبەر بەم هێرشانە بێدەنگە بن یاکوونە وەکو جاران دەنگ خۆیان هەڵە بڕن وەستای خۆیان بە جیهانیان نەگەێنن؟ بە دڵنیاییەوە بێدەنگ نابن. هەموو کەسێک ئەزانێ خواست و داخوازی حیزبەکان بۆ خەڵکی کورد و بۆ خەڵکی ئێران چییە. بۆیە خەڵکی کوردستان هیچ وەخت بێدەنگ نابن وە لەوانەیش هەز حتا وەکو اعترازاتەکە کە بۆ ژینا ئەمینی بۆ مەحسا ئەمینی هاتە ئاراوە، مطمئن بن حتا ئەم اعترازاتانە ئەتوانێت بە شارەکانی تری ئێرانی سەرایەت کات و بگەین. من پەیامم هەر ئەوەسا بۆ خەڵکی کوردستان بەرامبەر بە ئەو کردەوە قیزەونەی جمهوری ئیسلامی کە جارێکی تر ژەهری نیاز سەرەوە بۆ خەڵکی کوردستان و بێدەنگ نەبن و هەڵوێستیان بێ بەرامبەر بە ئەو کردەوە. ئێستا توەشاکە لە ناو خەبارەکانە کاتی ئێمە ئەیبینین ئەخر منداڵ چی کردووە ئەشێ ببێ بە قوربانی ئەو ڕژیمە. منداڵ هەز لە ناو مەدرسەکە تێدە دەرەوە بە گریانەوە، یعنی دڵی هەر ئینسانێک ئەبێ بەسەنگ. دەبێ بێدەنگ نەبین، هەڵوێستمان بێ ئەو جنایەتە حتمەن ئەبێ ئێمە محکومیکەین و بێدەنگ نەبین. یعنی ئەو جامەژەهرە کە ئەمڕۆ جمهوری ئیسلامی نیایە سەرە بۆ حیزبە کوردیەکان بۆ خەڵکی کوردستان ئاشنایە، ئەوڵ جاری نییە ئەو کاراکە. پس من پەیامم بۆ ئەم جۆنبشەکان هەیە بۆ ئەو هینەلا بۆ ئەو کەسانە کە لە ناو فعالن ئەمڕۆ هانە سەر شەقامەکانە لە پاڵە دەنگی مەحسا ئەمینی دەنگی ئەو خەڵکە لە کوردستانی عێراقا کە منداڵەکانیان ئێستا زەخمی بوون و لە بیمارستەکانن بخەنە پاڵی ئەوان و بێدەنگ مەبن لە بەرامبەری ئەو کردەوە قیزەونە کە ئەمڕۆ جمهوری ئیسلامی بەرامبەر بە حیزبە کوردیەکان خوڵقانی. زۆر سپاس بۆ هاوڕێبەیانی خۆشەویست بژیت. بەڵێ ئازیزان، هەروەکو هاوڕێبەیان و میوانەکانی ترمانوتیان بە دڵنیاییەوە خەڵکی کوردستان بەرامبەر بە کردەوە قیزەونەی جمهوری ئیسلامی بێدەنگ نابن و ئەوە دڵنیاتان دەکەینەوە کە لێرەدا هێزی پێشمەرگە وەرەی بەرزە وەقەت بەم کردەوانە وەرەی نابەزێت. ئازیزان، من هاوڕە حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە قرار بوو لە خەت بێ کە بە چەند پرسیارێکمان وەڵام بداتەوە، بەداخەوە هێشتا لە خەت حازر نییە. داواکەم لە هاوڕێنی کۆنترۆل تا هاوڕێ حەسەن دێتە خەت کلیپێکمان بۆ بڵاو بکەن.
بازوو بێژم بەڵێ هاوڕێیان لێرەدا هاوڕێ حەسەن ڕەحمان پەناو کە هاوڕێ ئاکۆی ئەنوەری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لێرەن کە زانیاری زیاتریان سەبارەت بەم ڕوودا هەیە هەر بۆیە من ئەستدیۆ چۆڵەکەم کە ئەم دوو هاوڕێمانە بێن و زانیاری زیاترتان پێ بدەن داواکەم لە هاوڕێ حەسەن و هاوڕێ ئاکۆ بێن بۆ ئەستدیۆوە زانیاری زیاتر لەم ڕووداوەتان پێڕاگەێنن. بەڵێ بینەرانی خۆشەویست هەروەکو لە بەرنامەی پێشتر لەلایەن هاوڕێیانم ئاماژەی پێدرا ئەمڕۆ کۆماری ئیسلامی لە ڕێگای پەهبادی ئینتیحاری یا درۆن هەوکات لەگەڵ موشک هێرشی کردوەتە سەر هێزە سیاسیەکانی مستەقر لە باشووری کوردستان بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم هێرشە و بۆ هەڵسەنگاندن و هۆکارەکانی ئەم هێرشەی کۆماری ئیسلامی لە ئێستادا هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵایە. هاوڕێ حەسەنم کاتت باش، سڵاو لەبێ. سلام کاکە ئاکۆجان، ئەم کاتەی ئێوە و هاوکاران و بینەران باش و لە خزمەتان. کاک حەسەن حەزەکەم پێشتر بزانین دوایین زانیاری ئەگەر شتێکی تازە هەیە لەسەر هێرشکردنەکان یا لەسەر کوژرا و بریندار یا لەسەر هەر شتێک ئەگەر شتێکی تازت بەدەستگەیشتووە پێمان بڵێت. هەروەکو باس کراوە ئەمڕۆکە بگەن سعاتی دەونی ئەوانە هەم لە منتەقەی سلێمانی هەم لە منتەقەی کۆیێ و هەروەها لە شوێنەکانی دیکەیش لای پردێ بارگای چەندین حزب و لایەنی سیاسی کوردستان کەوتنە بەر پەلامار، هەم بە درۆن تەقە کراوە هەم بە موشک بە شوێنەکانەوە نێردرا تەقەیان لێکردوین. تا ئێستا بەخۆشیەوە لە منتەقەی سلێمانی زەرەر و زیانی گیانیمان نییە، کەس گیانی بەخت نەکردووە. یەک دوو پێشمەرگە لای کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بریندار بوون، زەرەر و زیانی مادی هەیە، بەڵام خۆشبەختانە تەلەفاتێکی گیانی نییە. لە بارەگاکانی حیزبی دموکرات پێی ئەو ڕاگەیاندنەکانی خۆیان بەداخەوە هەم زەرەر و زیانی گیانی هەیە، گیان نەخکردوو هەیە، هەم بریندار هەیە، و هەروەها لە لای پارتی ئازادیش کە لە منتەقەیەکی دوورترن لەولاترن لای پردێ و ئەوە لەوێش ئەوانیش تەلەفاتی گیانیان هەیە، گیان نەخکردویان هەیە، برینداریان هەیە.
تقریبا لە دوای ئەوەی کە نزیشی سەعاتێک درۆن بە منتەقەی سلێمانیدا بوون موشکیشیان هاویشت و دەوترێت لە منتەقەی بانەوە بووە لە لای بلەکیە و چەمپارا و ئەو منتەقانەوە بووە ئەم درۆنەکانیان لەو ناوانەوە و شوێنانەوە هەڵساندی هەموو شەکەکانیان لێ هاویشتووە دوای سەعاتێک لەم منتەقە بێدەنگ بوو درۆن یا بمبارانیان نەکردووە بەڵام دوانیمەڕۆ دووبارە بۆ سەر بارگاکانی حزبی دموکرات موشکیان هاویشتوێتەوە و موشکبارانی دووبارەیان کردووە کولەن دەتوانم بڵێم وەزئی منتەقەکە ئاڵۆزە نیگەرانی هەیە لە بێڕەحمی جمهوری ئیسلامی و لە جنایەتکاری جمهوری ئیسلامی شکوگومانێک نییە ئەوەندەی من ئاگدارم سکام لە هێزی پێشمەرگە لە شوێنەکانی ترن لە دەرەوەی بارگا و مەقەڕەکانی خۆیان لە هەموو لایەک و لە واقعدا جمهوری ئیسلامی زۆرتر شەلم کوێرم ناپارێزم بەهۆی ئەو لەتمەیی کە لێ کەوتووە لە ناو ئەو ناڕەزایەتی و ئەترازات و مانگرتمانە پێی وایە لەو تاریخەوە توانێت تۆڵە لە هێزە سیاسیەکان بکاتەوە ئەوە دوای زانیاریەکانە کە تاکوونێ پێش ئەوەی من بێم بۆ ئێرە هەیە هەرکەم لەو حیزبانە ناویگەن مەخفیەکانیان بریندارەکان تەنانەت منداڵی تێدایە دەوروبەری مەدرسە و شوێنی خوێنگاکان کوتراوە هەموو بەرەگایانە تێکەڵن لەگەڵ شوێنی ژیانی خەڵک و جمهوری ئیسلامی هیچ ڕەحمێکی بە خەڵکی مەدەنیش بۆ معنایە نەکردووە ئەوە دوای نیشتەکانە کە تا پێش ئێستا من بیستیم کاکەسن هۆکاری هێرشکردنە سەر بارەگای لایەنە سیاسیەکان لەلایەن کۆماری ئیسلامی ئەمڕۆ با تەوەجۆ بەوەی کە سەرشەقام ناڕەزایەتیەکی بەرینی جەماوەری لە جی کۆماری ئیسلامی هەیە هۆکاری سیاسی ئەم هێرشکردنە سەر یا کۆماری ئیسلامی وێت چمە بەستێک بە پێکێ لە هێرشکردنە سەر لایەنە سیاسیەکان لە ئەمڕۆدا من پێم وابێ توانین بە چەند هۆکار ئاماژە بکەین یەکێکی ئەوەیە کە ئەم حیزبە سیاسیانە هەر کەس بە بەرنامە و سیاست و پلەتفۆرم و کردەوەی خۆیەوە لەناو کۆمەلگای کوردستانە جێگە و پێگەیان هەیە جمهوری ئیسلامی ئەوە دەزانێت لەوە ناڕەحەتە لەڕەگمی ئەوەی کە هەموو جارێک دەڵێ بە قەولی ئەو زدی انقلاب و جێگەیەکیان نییە و کەسیان لەگەڵ نییە بەڵام مانگرتنێکی گشتی کە بە فەرمانی کۆمەڵە و ئەو لایەنانەی دیکە لە کوردستانە بانگەوازی بۆ کە خەڵکی بە پیرەوە هاتن دژ بە تاوانی کوشتنی ژینای جوانەمەرگ ئەدانەوەیکی زۆری بوو بۆیە بەو لە حەزەوە جمهوری ئیسلامی لەلایەکەوە خۆی دەزانێت و تەبلیغاتی کە دژ بە حیزبەکان دەیکا هیچ بنەمایەکی نییە هەر ئەمڕۆکە نیشانی دا کە چەندە لە حیزبەکان دەترسێت چەندە هەوڵ دەدا بۆ ئەوەی کە زەربەیەکی کاری لە حیزبەکان لە هێزی پێشمەرگەیان لە ڕەهبەریان تەنانەت ڕەحم بە منداڵی ساواش نەکات کە لەوانەیە هەر نەزانێت دایک و باوکی لە پێناوی چێ ئامانجی شاخەریتن خەبات دەکەن بەڵێ بینەرانی خۆشەویست کێشەیەکی تەکنیکیمان بۆ هاتە پێش هیوادارم کە حەسەن وەسڵ بێتەوانێ و کاک حەسەن ئەگەر گوێ لە دەنگمانە نەخێ بەڵێ کاک حەسەنی ڕەحمان پەنامان لەگەڵ بوو هەوڵەدەین کە دووبارە وەسڵی بکەینەوە بیهێنینەوە سەر هێڵ و درێژە بە باسەکەمان بدەین تا ئێستاش کە ئێستا ئێمە پێکەوە قساکەین نگەرانی بۆ هێرشکردنە سەر بنکەی لایەنە سیاسیەکان هێشتا هەیە هەڕەشە و تهدیدەکانی کۆماری ئیسلامی لە ڕێگای ماڵپەڕەکانی سەر بە وەزارەتی اطلاعات و سوپای پاسداران و هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی هێشتا درێژەی هەیە ئەو مەبەستانەی کە هاوڕێ حەسەن ئیشارەی پێکرد ئەو تووڕەبوونانەی کە کۆماری ئیسلامی بۆتە هۆکاری ئەم هێرشکردنە سەر لایەنە سیاسیەکان پێشتریش هاوڕێیانی ئێمە لە بەشە هەواڵنێری کاناڵە جۆراجۆرەکانەوە ئاماژیان پێدا بەشێکی ئەوەیە کە ئەوێت
کۆماری ئیسلامی بە پێی عادەت و بە پێی مێژووی دەسەڵاتدارەتی خۆی هەر کات لە ناوە ناڕۆدایەتیەکە بووە خۆپیشاندان هەبووە دژ بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی هەوڵی داوەکە ئەم ناڕۆزایەتی و ئەم خۆپیشاندانە ئاقارەکەی بگۆڕێ مەسیرەکەی بگۆڕێت بیخات بە تایبەتی بۆ هێرشبردنە سەر وڵاتانی تر سیاسەتێکی شەڕەنگێزانە و نظامی لە دەرەوەی خۆی لە دەرەوەی سنوورەکانی خۆی دروست کات بۆی کە سەرنجی وڵاتانی دەوروبەر سەرنجی ئەفکاری عمومی چ لە ناوەوە چ لە دەرەوەی وڵات کێشێت بەرەو ئەو مەبەستە یەکێک لەو هۆکارانەی کە کۆماری ئیسلامی ئەمڕۆ هێرشە باتە سەر لایەنە سیاسیەکان سەر ئەحزابی کوردی هۆکارەکەیەوە هۆکارەکەی تریشی شکستێک بوو کە خواردی لە 28 خەرمانان هەروەکو هاوڕێ حەسەن ئاماژەی پێدا لە 28 خەرمانان بە فەرمانی یا بە بڕیاری لایەنە سیاسیەکانی مەوجود لە کوردستانی ئێران بە ئەو کۆمەڵە و باقی لایەنەکانی تر خەڵک بڕیاری مانگرتنی گشتیدا دوکان و بازار داخرا هەموو شوێنە بەرهەمێنەرەکان بازار دوکان شوێنی ئامۆزش مەدارس دانشگاکان هەموو یەک پارچە داخرا خەڵک بەدەم ئەم بانگەوازەی لایەنە سیاسیەکان هاتن بەعکسی ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ڕاگەیاندن و لە میدیاکانی خۆیەوە باسی لێ کرد کە ئەم حیزبانە جێگە و پێگەی کۆمەڵایەتیان نەماوە ئەم حیزبانە تەریک کەوتونەتەوە ئەم حیزبانە لە خەڵک دوور کەوتونەتەوە خەڵک ئەمانەی ناوێت ئەمانە ئاسایش و ئەمنیەتی وڵاتیان داوا بەیەکە بەڵام بۆ مانگرتنە گشتیە لەسەر شەقام لە ناو شارەکان لە خیابانەکان و درێژە بەو ناڕۆزایەتیانەی کە تا ئێستاش هەتا ئەمڕۆژ لە دوای مانگرتنەکە درێژەی هەیە ئەمە شکستێکی ئێژگار گەورە بوو بۆ کۆماری ئیسلامی بە قەولی خۆیان توودەهەنیەکی باشیان خوارد بۆیە کە تەنیا ڕێگە چارەیان بۆ ئەوەی کە ئەم شکستە جوبران بکەنەوە ئەم پەلە قاژەیە بوو کە ئەمڕۆ کردیان بۆ هێرش بردنە سەر لایەنە سیاسیەکان هەرچەند چەند کەس لە هاوڕێیانی حیزبی دیموکرات و لایەنە سیاسیەکانی تر شەهید یا بریندار کران بەڵام بەو هەموو هەزینە کە بۆی کرا بەو هەموو هەزینەی کە بە ناردنی موشک و پەحبات بۆ سەر ئەم لایەنە سیاسیانە کرا هێشتا ناتوانێت جوبرانی ئەو شکستە گەورەیە بکە کە لە ناو خۆوە خواردوێتی هێشتا ناتوانێت تەلافی بکاتەوانێ بە دڵنیاییەوە ئەوەی ئەمڕۆژ بێ وەڵام نامێنێ وەڵامی ئێمە لە شوێنی ترەوە بێت وڵانی ئێمە بە درێژە پێدان بە خەباتمانە بێت بە درێژە پێدان بە بارزەمانە بێت وەڵامی ئێمە لەسەر شەقام و لە خیابانەکان خەڵکی ناوخۆی وڵاتی دەنەوانێت درێژە بە خەبات درێژە بە ناڕۆزایەتی پەرسەندنی ئەترازات حتمما ئەوانەی کە ئەمڕۆ کۆماری ئیسلامی کردی لەلایەن خەڵکانی خۆشەویستی لایەنە سیاسیەکان لەلایەن و خەڵکانی کە لایەنە سیاسیەکان لە ناو دڵی ئەوانە جێگەی هەیە لایەنێکی سیاسی کە جێگە و پێگەی لە دڵ و مێشکی کۆمەڵانی خەڵک لە کوردستانە بێت بە بۆمباران و بە تهدید و بە هەڕەشە و بە کوشتار و بە ئیعدام و بە زیندان و بە شکنجە و بە ئازار و ئەزیەتی خەڵک نایەتە دەرەوە بە ترس و تۆقاندن و خۆف نایەتە دەرەوە خەڵک ئەم دەسەڵاتەی ناوێت خەڵک ئەم لایەنە سیاسیانەی ئەوێت و ئەمانە بە ئەلتەرناتیڤ وەزانێت بۆی کە سبەینێ بڕۆنەوە ناو خەڵکی کوردستان بەشێک لەمەی کە کۆماری ئیسلامی ئەمڕۆوەی کردووە بەشێکە لەو پەلە قاژە لەو ترس و خۆفە کە کۆماری ئیسلامی کەوتوەتە دڵی ناڕۆزایەتیەکان لە دوێنە و تا ئاخری شەو لە زۆربەی شارەکانی ئێران درێژە هەبووە و ئەمڕۆژ بەپێ ئەو هەواڵانەی کە بەدەست ئێمە گەیشتووە بڕیار وایە شەقام چۆڵ نەکرێت خیابانەکان چۆڵ نەکرێت ناڕۆزایەتیەکان درێژەی هەبێت ئێمە دڵنیاین ئەو هێرشانەی کە ئەمڕۆژ کراوەتە سەر بنکە و بارگاکان ئەبێتە بەشێک لە ڕق و کینەیە کە ئێستا پەنگی خواروەتەوە لە ناو دڵی کۆمەڵانی خەڵک لە شار و دیاهاتەکانی کوردستان و ئەمە سەف و مەسیری خۆپیشاندەران لە ناو خۆوە قایمترەکات
بەعەزمترین یانەکە ئیرادەیان قەویترەکات لە هەر حاڵ ئێمە دیارە کاک حەسەن نازانم کە هاوڕێیان ئەگەر کاک حەسەنی ڕەحمانپەنا وەسڵە هاتووەتە سەر هێڵ جارێکی تر بیهێنینەوە ناخێت وا دیارە کێشەی تکنیکیمانەیە هەڵبەت ئێمە بۆ هەروەکو لە سەرەتاوە ئاماژەم پێدا ئێمە نزیک چەند ڕۆژێکە زیاتر هەڵبەت ئێمە بە قەولی هاوڕەکانمان وتم لە بەشەکانی تر ئاماژیان پێدا ئێمە پێشمەرگەین ئێمە ئامادە بووین بۆ ئەگەری هەر جۆرە کارەساتێکی ئەوە بۆ ئەگەری هەر جۆرە ڕوبەڕووبوونەوەیەکی لەلایەن کۆماری ئیسلامی بۆیە ئێمە لە ماوەی ئەم چەندین ساڵی ڕابردووشە بە تایبەت بە کەڕاتی جۆرا و جۆر لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە شێوەهای جۆرا و جۆر هەڕەشە لە ئێمە کراوە تهدید کراوین لە تهدید بە ترۆر لە تهدید بە ڕفاندن لە تهدید بە بۆمباران لە هەڕەشەکردنی ئابەم شێوانەمان زۆرتی و ئێمە ئامادە بووین بۆ هەموو ڕوبەڕووبوونەوەی لەگەڵم هەڕەشانە لەم ماوەی ڕابردووەشە دوای دەستپێکردنی ناڕەزایەتیەکان ئێمە ئەمانزانی کە کۆماری ئیسلامی شکست سەخوا لە مانگرتنەکە شکستی خوارد و ئەشمانزانی کە بۆ جوبرانی شکستی خۆی بەپێی ئەو سنەتی کۆماری ئیسلامی بەپێی و عادەتی خۆی لەوانەیە لایەنە سیاسیەکانی فعال لە کوردستانی ئێران و مستەقر لە کوردستانی باشوور بکاتە نیشانە و بۆمبارانی بکات بۆ ئێمە ئامادە بووین هەرزوو ئارایشی نظامی خۆمانمان گۆڕی بنکە و بارەگاکانمان چۆڵ کرد لە شوێنەکانی لە شوێنهای تایبەت مستەقر بووین و هەروەکو بینیشتان بەو هەمووە هەزینە بەو هەمووە موشک باران و پەهباد هاویشتنە پەهبادی انتحاری ناتوانانی زربەیەکی کاری لە لایەنە سیاسیەکان بدن و دڵنیاش بن لەوە بەدواش ناتوانن ئەگەر پێم وابێ هاوڕێ حەسەن لەسەر خەتە هاوڕێیان ئەگەر هاوڕێ حەسەن دووبارە وەسڵ بووەتەوە و لەسەر خەتە با درێژە بە باسەکەم لەگەڵ کاک حەسەن بین کاک حەسەن سڵاو لێبێ گوێ لە دەنگم هەیە بای دووبارە کاکە خۆیجان بەڵێ ئێستاکان هەیە زۆر باشە ئەلبەت لە هەر حاڵەم شەرایەتەیە تۆزێکەرەوە نەژەتوانین دەنگمان بە گوێی خەڵک بگەێنین ئەوە تۆزێک بارودۆخەکە ناساییە لەبەر خاتیەوە هەندێک کێشەی فەنی و تەکنیکیشمان دەبێت حتمما بینەرانمان لێمان بە تەبیعی وەرەگرن کاک حەسەن باسی ئەومان کرد کە وتمایەرشی کۆماری ئیسلامی بۆ سەربنکەکان تەنانەت برینداربوونی منداڵەکانیشی لێکەوتوێتەوە بە تایبەت لە قەزای کۆیە و قەولی خۆت وتت شەلم کوێرم ناپارێزم گرتوێتە بەر و بە شێوەیەکی ژێوەی خەڵکی مەدەنیش لەم ناوە تێکەڵاو بەم قەزیە بکات حەزەکەم بۆ خۆت درێژە بە باسەکان بدەیت جا وەختێکە ئەگەر پرسیار هاتە پێشەوە من پرسیارەکانی خۆمەکە بەڵێ جام لە وەڵامی و پرسیاری پێشدا ئەوم عەرزەکردنی ئەو هۆکارانەی کە چی بوون باسی جێگە و پێگەی حیزبەکانمان کرد باسی مانگرتنمان کرد باسی ئەوم کرد کە ئەو مانگرتنە لە کوردستانەوە دەستی پێکرد بە مەرجی ژینا و بەداوای حیزبەکان و تەئسیرێکی گشتگیری لە هەموو ئێرانەدانە و ئەوە جەمهوری ئیسلامی زۆر خەڵس کردووە بێزگە لەوە دەلیلێکی تر کە بە باقی من زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە جمهوری ئیسلامی دەیەوێت وای نیشان بدات کە ئەوەی کە ئێران نیشتۆخ کردووە ئێستا نەک ناڕەزایەتیێکی پەنگ خواردن 43 ساڵ بەڵکو ئەوە شتێکە لە دەرەوەی سنوورەکان وایە ئەم ناڕەزایەتی بەتایبەت لە کوردستانە کە سەرچاوگەی ئەم کێشانە بووە لە دەرەوە هیدایەت کراوە ئەو تەبلیغاتێکە بۆ خۆی دەبی سیاسی لە دەرەوەن و سەر شوێنی دیکەن و ئەوانە بەڵام جوابی بۆ تارانتیە ئەی بۆ مەشهەد چیە بۆ شیراز و بۆ ناوەندە حەر مەزهەبی و پێجێگە و پێگەکانی جمهوری ئیسلامی وەکو قوم چییە وەکو دانیشگای زەهرا چییە کە قاودەق کەسانی هاوبیری مەلاکانی تێدا پەروەردە ئەی بۆ وانی جوابی چییە بۆ یەکانێ ئەمە جمهوری ئیسلامی دەیەوێت ئەفکاری عمومی ئێران بەلاڕێدا پێشێت دەیەوێت ئەوان متوەجێی نەک ڕووداوەکانی ناوخۆ بەڵکو متوەجێی دەرەوە بکەن
بێزگەلەوە بەم کارچی کە دەیکا دەوێت بە نێوعێ قەدەر قودرەتی خۆی نیشان بدات. بە باوەڕی من خەڵکی عێراقی وەکو دەزانن کە هەموو ئیمکاناتی ئەوان، سەرەت و سامانی ئەوان، دەستڕەنجی ئەوان جمهوری ئیسلامی لە توی ئەم 43 ساڵەدا لە سلاحی ئینسانکوش لە تۆپ و خۆمپارە و درۆن و موشک و لەوانەدا سەرفی کردووە. هەر ئەو بەکار چەندها زەرەر و زیان لە جێی ئەو خەڵکە کەوتووە جمهوری ئیسلامی دەستی بەسەراگرتووە بە درۆن و بە موشک دەینێ بە بارگای حزب سیاسیەکانەوە. ئەگەر وڵاتێکی ئاسایی و نۆرماڵ بوایە هەزینەی ئەو موشکانەی خەرجی ئەو منداڵە بێ سەرپەرستانە دەکرد بۆ خۆیان لە شەڕی ئێران و عێراق دایکوبابی دەمیان هەزینەی ئەوەی سەرفی هەزاران ئینسانی بێکار و زەحمەتکێش و چەساوی ئەو کۆمەلگایە دەکرد، هەزاران بنیادەمی معتاد دەکرد کە ئەوانە هەمویان بەدەست تاوانەکانی جمهوری ئیسلامی وایان دەهاتووە. بەڵام دەوڵەتێکی دیکتاتۆری ئاوا ئەوە دەیەوێت قودرەتی خۆی نیشان بدات لە سوورەتێکە ئەو قودرەتە لە بەرابەر ئەو سێماوەدا کاوساوە ئەتوانێت چی بێت؟ ئەوە جمهوری ئیسلامی کە درۆن بیناوە بە حزب سیاسیەکانەوە، بەڵام ئایا دەتوانێت درۆن بنێرێت بە خەڵکی ڕاپەڕی شاری تارانەوە بە مەشهەد و قوم و یەزد و پیراز و سنە و وردێ و کرماشان و تەورێز و شوێنەکانی دیکەوە دەتوانێت بێت بە تەبلیغاتی چاواشەکانەوە کە لە دژی بزوتنەوەی ئازادی خوازانە و شۆڕژێڕانی خەڵکی کوردستان ساڵحەیەت دەیکا، دەتوانێت ئەو بەستگیەی کە لەگەڵ کوردستان دروست بووە خەوشداری بکە. ئەوە لە تەبلیغ دروژم دەدرێت کە یاساسن کوردستان تەنیا نیە تەورێت زستانەکانی کە پشتیوانیە لە تاران ئەو شعارە دەدرێت کوردستان ساڵحەیەت شوێنە بۆ من. بۆیە جمهوری ئیسلامی بەم کارێکی کردی ئەمڕۆکە یان لە پێشتری شاکردویەتی بە باوەڕی من نە تەنیا نیشاندانی قودرەتە ئەوکو نیشاندانی ڕەندەجیە. تۆ قاچی وڵاتێکی دیکە من و منداڵ بەری هەمووی ئەو بارگای کوردستانە هیچ کامێکی بارگایکی مستەقل نییە، چونکە خۆ کاری ئەسکەری پێدا ناکەن. خۆ بەخەری پێشمەرگایەتی بەو معنایە کە جاران لە بەو شکڵ نییە. ئەگەر هەیش پێشمەرگا هەیە بەو حەدەیە خۆیان بپارێزن تاوانەکانی جمهوری ئیسلامی لەباری ئەمنیەوە. بەشی زۆری ئەو گێزەی کە هێزی مسلح و هێزی کارامەی شەڕی شوێنی دیکەن جمهوری ئیسلامیش ئەوە دەزانێت و ئێستا کێشەی جمهوری ئیسلامیش ئەوە نییە. مشکلی جمهوری ئیسلامی ئەو ناڕەزایەتیانەی ناوخۆیە بە درۆن ئەوە چارەسەر ناکرێت بۆ جمهوری ئیسلامی. بۆیەکانی من لەوایە ئەو هەدافەی هەیە و بە باوەڕی من جمهوری ئیسلامی بە هیچ کام لە هەدەفەکانشی نەگەیشتووە، چونکە ئەو ناڕەزایەتیانە لە ناوە ئیدامی دەبێت لە دەرەوە ئیدامی دەبێت و جمهوری ئیسلامی قاژەیەکە دەیکات بۆ لایشی کەشتەوە ورەی هێزەکانی خۆی پێ بەرز کاتەوە کە ئەوان قودرەتیان هەیە دەسەڵاتیان هەیە ئەو دیومرزەکانیش بمباران دەکەن. بەڵام ئەوە بە جێگای نابەباو چونکە هەموو لە مسەممین سەر ئاستێک لە تەلەفات کە ممکنە بێتە پێشەوە کە هیچ مبارزە و انقلاب و ڕاپەڕینێک بەبێ فیداکاری تەلەفات نییە. بەڵام بە هەموو ئەوانەیشەوە هەرگیز و هەرگیز هەر چەندێک جمهوری ئیسلامی تەمەن کا سەر بۆ جمهوری ئیسلامی دانەمێنێت. کاک حەسەن خۆت باشتر دەزانیت کە مێژوویەک لە هاوخەباتی و پشتیوانی لە خەباتی یەکترین لە بینی ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان هەیە. دڵنیاییەوە یەکێک لەو هەدەفانەی کە ئێستا کۆماری ئیسلامی ئەوێت بیپێکێت یەکەم پێشێلکردنی سەروەری ئەم بەشەیە لە کوردستان، پاشان دروستکردنی کێشەیە لە نێوان خەڵکی سیویل و خەڵکی مەدەنی کە لە درێژایەم ساڵانە دۆست و هاو بە قەولی خۆم بەرناو لە پێشترا باسم کرد هاو سفرەمان یەکێک بووە، تێکەڵاو ژیانی یەکترین بووین. ئەوێت ئەمانە بخاتە مقابل یەکەوە. تا چەندێک کۆماری ئیسلامی دەتوانێت ئەم هەدەفە تایبەتە پێکوێ کێشە لە نێوان لایەنەکانی مستەقر لە باشووری کوردستان لەگەڵ خەڵک و لایەنە سیاسیەکانی ئێرە؟ کاگاکۆ ئەمڕۆکە من تۆ بەیەکەوە بووین چ لەو کاتێک گرونەکان داهاتن بە سەربارەگا حزبەکانە دەتەقینەوە چه خەڵکی کە لە دەور بەرمان بوون خەڵک نەتەنیا
بە ئێمە ناڕزاتی بەکان دەرنەبووی بە دەیان و سەدان کەسیش بە ماشین بە ئیمکاناتی خۆیان بە کەلوپەل و هاتن بە چەکەوتیان لەگەڵتانی چیتان دەوێت بکەین بۆیە ئەوە جمهوری ئیسلامی سەری لەبەر دەدرێەوە لەبەر دراوە لە کوری ئەم ساڵانی دابردووە بەغێرە جەماعەتێکی مەحدودی چاوچنۆک نەبێت کە بەڕاستی ئەتوانین بڵێن تەعەلوقیان بە بیرۆکای ئازادی خوازانە و هاوخەباتی لە کوردستانە نەبووە لە تۆریستەکانی جمهوری ئیسلامی کە لە شوێنی دیکەش هەیە بە خەڵکی کوردستان نییە خەباتی دی و ئەودی سنوورەکان ئەگەر ئەو دەستکردانە لێکی جیا دەکاتەوە بەڵام بەدە بەیجیان معنا من بڵێم لەگەڵ نیشی و هەر زمینەکانی پێچوو هەر لە ساڵی 1970ەوە لە ساڵی 91ەوە لە ڕووداوەکانی دیکەی پەلاماری ئیسلامی یا تورکیە یا دەوڵەتی عێراق خۆی بەسەر شۆڕشی ئێرە کردێتی و کوردستانی ڕۆژهەڵات چۆن بەدەمیانەوە بوو هەمووی ئەوە ئەومەتێ نیشان دەدات بنابەرین بابەتەوە من لام وایە نیگەرانیەک نییە و خەڵکی کوردستان بەو پڕی دڵسۆزیەوە هاوخەباتن لەگەڵ حیزبولاوانەکان هەر ئەمڕۆکە لێرە لە شاری سلێمانی تەزاورات ڕێوە چوو بوو دیوانی هاوخەباتی لە خەڵکی ڕۆژهەڵات خەڵکی ئێران دژ بە جەنایەتی تێدابردنی مەحسا و قەتڵی دەوڵەتی مەحسا نەتەنیا لێرە لە هەولێر بەڕێوە چووە لە کوردستانەکانی لە ئیستانبول بەڕێوە چووەوانە ئەوە تاو جێگای بەوە دەگەڕێتەوە باوەڕمە خەڵکدار نابێت تاو جێگای حکومەتی هەرێم دەگەڕێتەوە و بە دەوڵەتی عێراق دەگەڕێتەوە کە دەڵێت هەرێم بەشێک لە ئێمەیە بە باوەڕی من بە زاندنی سنووری دەوڵەتێکی دیکەیە ئەگەر عێراق بەقوتی ببوایە دەبوو هەر ئەمڕۆ کە لە نەتەوە یەکگرتووەکان لە یەکێتی ئوروپا لە ناوەندەکانی مدافعەتی حقوقی بەشەر شکاتیان کردایە سەفیری جمهوری ئیسلامیان بان کردات بیان ناوەندی جاسووسیەکەتان بە باغا ئەوانی هەڵپێچن بەڵام ئێمە دەزانین کە ئەمڕۆ کە بەغا هەرچەند جمهوری ئیسلامی لەوێ زۆر کز بووە بەخۆشیەوە بەڵام بخێکی بەدەست جمهوری ئیسلامیەوە لە ڕێگای حەزب شعبی و لە ڕێگای گروپەکانی دیکەوە بۆیە ئەمە بەزاندن سەروەری وڵاتێکی دیکەیە خۆ ئەوە هەموو تەلەڤیزیۆنەکان خەریکن بڵاوی دەکەن کاناڵهای بەرتەری جیهانی ئینگلیسی عەرەبی فەڕەنسی ئەڵمانی هەموو زمانەکانی دیکە خەریکن ئەمانە بێزنەوە بە ناو کۆمەڵگاکانی خۆیان و لە عین حاڵیشدا ئەعتراض و ناڕەزایەتی هەر ئەمڕۆکەی مانگرتنەکان ئەوانەشیان دەست بێتەوە بۆیە نیروڕای گشت حەقوا هەیە دەرهەق بەم جەماعەتانە بێتەدان و دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستانیش تەنیا بڵاوکردنەوەی خەبەرەکانی کاناڵەکانیانەوە کافی نییە تەنیا و خاڵخەباتیە کە خەڵکی دڵسۆز دەیکەن کافی نییە بەڵکو حەقوا هەیە هەر ئێستا هێلانەی جاسووسیانەی کە هەیانە لەم شوێنانەیە رازیان پێ پیان بڵێن بەزاندنی سەروەری ئێمەیە جا بۆیە من پێم وابێ بەشێک لە ڕوو لە هەرێمی کوردستانە هاوکات لەگەڵمان هەر تورکیەش خەریکی گۆردومان بووە بکات چ لە منتەقەی قەندیل و ئەوانە چخکە لە دەوروبەری ئەم بیستمانە لای ماوەت ئەو شوێنانی تورکیەش هاتوو قاری کردو ینی هەماهەنگیەک لە بینی ئێران و تورکیەدا پێش بە بزوتنەوەی خەڵکی کوردستان هەیە بە باوەڕی من ئەوان لە یەک شتا کۆکن ئەویش دژایەتیکردن لەگەڵ مافە ئینسانیەکانی خەڵکی کوردستان تا جاری وایە فەرقێک ناکا بۆیە ئێستا تورکیە بێ لەم بدات لە بەشێکی بدات لە ئازادی خوازان لای بکەن ئەو قاکن هاوکاریەکن بۆیە ئێمە پێویستمان بەو هاوکاری هەیە و من لەوەی کە خەڵکی کوردستان بە دڵسۆزیەوە لەگەڵ لایەنە سیاسیەک ئەو درێژیانەی جمهوری ئیسلامی دەدەنەوە کاک حەسەن ئایا پێت وایە ئەم هێرشانە بەپێی ئەو هەواڵانەی کە بەدەست گەشت هەرچەند چاوەڕوان نەکراوە ناتوانین ئینسان دەقێک بیڵین درێژەی پێدەبێ ئەگەر درێژە بکێشێت پەیامەت بۆ خەڵکی کوردستان چییە؟ نەبێ دەنکەم پەیامی ئێمە ئەوەیە کە خەڵکی کوردستان ئێمە دەبێت جوابی ئەم دەستدرێژی و ئەم تاوانەی ئەمڕۆکەی جمهوری ئیسلامی ئەم شێوەکە لە سەحنەی کوردستانە بدەینەوە لە سەحنەی ئێرانە بدەینەوە جمهوری ئیسلامی لەوێ کۆڵە
بەرابەر ئەو ناڕزایەتی و مەوجە عەزیمە لە ئەتراس دەستی پێکردووە پێی وایە لێرە زەربەلێدان لە حزبەکان کە ڕۆڵەی ئەو خەڵکەن بەری ئەو ئەتراز و ناڕزایەتیانە هەڵدەگرێت پێی وایە بەو کارە ئەوان بازگەشت دەبەوە لە خەبات ناڕزایەتیەک لە شارەکانی سێ و ماشان و ورمێ و تاران و شوێنەکان هەیە پێی وایە جمهوری ئیسلامی بە موشک دەتوانێت یا بە درۆن دەتوانێت وحشە دروست بکات ئەگەر وا بوایە دەوڵەتی شۆڕەوی قەت نەدەڕووکە بۆمبی ئەتۆمیشیان بوو یەکێ لە پڕقودرەتترین قودرەتای ئیمپریالیستی لە ئاستی جیهانیدا بوو بەڵام وەختێک لە بەرابەر ئەو ناڕزایەتی عمومیدا قەراری کرد بینیمان کەسی بەسەرات ئەگەر وا بوایە دەوڵەتی حوسنی مبارەک هەرگیز نەدەڕووکە لەباری چەک و چۆڵەوە لەباری هێزی نظامیەوە لەباری تەنانەت پشتیوانیەوە زۆر لە جەمهوری ئیسلامی بەهێزتر بوو ئەگەر وا بووە دەوڵەتی عێراق سەدام حوسێن بۆ هەموو جنایەتانەی کە کردی و لە شەڕی عێراقیش سەرکەوتوو بوو دژ بە جەمهوری ئیسلامی نەدەڕووکە بەڵام بینیمان چیان بسەرات بۆ یەکانێ هەموو ئەزمونونەکان چ وەک کشوەری چ منتەقەی ئەوەمان پێویستیان دەدەن کە ئەم نەوع دەوڵەتانە ئەمە لەواقعدا بە قەولی خۆیان دیفاعێکی فعالە کە دەیکەن بۆ ترس و وەحشەت لە دڵی خەڵکدا بۆ یەکان من پێم وایە و داواکاریشی خەڵکی کوردستان کەم ئەوەی دڵنیا بنەوە کە زیادی سیاسی کۆڵ نادەنە بەرابەر جەمهوری ئیسلامیدا 43 ساڵ ئێمە وەزیفات بەسەر هاتووە ئۆردوگاکانمان بۆمباران کراوە گوزاری کراوی ڕاهبەرانمان ترۆر کراون پەشەرانی ئەم حزب و ڕاهبەرانی ئەم حزب کەوتونەتە بەر پەلامات تا ئەوروپا و لە شوێنەکانی دیکەدا ترۆر کراون لایەنەکان کۆڵیان نەداوە ئێستا کە ئەو مەوجی عەزیمی ناڕزایەتی جەماوەری دەستی پێکردووە ئێمە ئەتوانین بە خەباتێکی هاوبەش بە خەباتێکی گرتوانە و چپڕ لە ناوخۆی وڵاتەوە جوابی ئەوان بێنن ئەو خەباتە ئەشکالی زۆری هەیە بەسێکیەوەی کە بە ڕۆژان بانگرتنە لە ناوەندەکانی کار لە ناوەندەکانی بەرهەمهێنان لە مەدرسەکان لە زانکۆکان ئێستا شارێکی چوار ڕۆژە لە بندایە بە ئەتراز یان بەختکردوەکانی بە ئەتراز هێزێکی زۆر و زەبەن کە ناویانە شوێنەکان بتواننەوە شەوانە ئەمەکان بەدەست خەڵکەوەیە بەدەست جمهوری ئیسلامیەوە نین لە زۆر شوێنە بۆیە ئەو شتوانەی دیکە لە مبارزە ئەو جوابەیە کە خەڵکی ئازادی خواست دەتوانن بە کۆماری ئیسلامی و بە سیاسەت ڕەندەکانی بیدنەوە و ئەحزابی سیاسیش دڵنیام لەکەدا ویستیەکی زۆر زۆر زەرینی بە هاوکاریکردن بە هاودەنگیکردن بە هاوخەباتیکردن لە بەرابەر ئەم ڕژیمە دڕندە وەحشیەدا هەیە لایەکی دیکەی دەرەوەی وڵاتە کە لام وایە هەموو ئێمە بە سەدان و بگرە هەزاران تەماس و پەیامەوە بۆمان بۆ هاتووە دەرەوەی وڵات هەیە تر ئەوکان هەموو شەقام و مەیدانی شارەکان و بەرامبەر هێلانەی جاسوسیەکانی جمهوری ئیسلامی مەوج بدات بە خەڵکی ناڕازیدا خەڵکی ئازادیخوازدا تەنیا کورد و فارس و تورک و خەڵکی ئێرانی بەڵکو هەر کەسێک کە چوار دانە هاوماڵ و دۆست و تاوسێ و هاوکاری هەیە ئەوانیش هان بدەن بە ئەو پشتیوانی لەو خەباتی ئێمە هەیە ناوەندەکانی حقوقی بەشەر سازمانی ملل ئەو کەسانی کە ئیمکانیان هەیە میدیاکان ئەگەیاندنەکان وی لە ئاستی ترینە هەمووی ئەم بداتەوە تەبعاً لەو شوێنەکەشدا بێدەنگی بە باوەڕی من وڵاتانی وەکو ئوروپایی ئەمریکایی و ئەوانە جاتێکی دیکە نیشانی دەدا کە ئەوان کەندە لە بەرژەوەندی خۆیانە خەڵکی ستەملێکراوی کوردستان و شوێنەکانی دیکە وان بۆ ئامرازی عاملەیە و ئێمە دەستمان بە خۆمان و بەهێزی خۆمان دەست بێ لێم تێما بێ ئەوانە ئەو ئەرکانەیە دەتوانین لەسەری حساب بکەین دەتوانین کاری بۆ بکەین و من دڵنیام کە خەڵکی کوردستان لە مەدانی ئەو خەباتی ململانەی کە هەیە جوابی ئەو دەستپێشیانی جمهوری ئیسلامیش دەدەنەوە. زۆر سپاس هاوڕێ حەسەن من پرسیارێکی تایبەتی منی ئەگەر تۆ خۆت پێت وایە کە شتێک نەوتراوە لە پرسیارەکانی منانە هاتووە لە خزمەتم. زۆر سپاس منیش نامەوێت زۆرتر بەلای ئێمە و دەنێن بۆ بەرنامەکانی تر و هاوڕێیانی تریش کە پێم قسە دەکەن و بامەجال بێت و سپاسدانەکەم و سەرخۆشی دەکەم لە بنەماڵەی مەرگانە و ئەو کەسانی کە ئەوڕۆکە دەنیان بەخت کردووە لەو ڕووداوانەدا هیوای چاکبوونەوەی هەرچی زووتر بۆ بریندارەکان دەخوازین و ئینتزارمان ئەو لە خەڵکی هەرێمی کوردستان کە ئەوڕۆکە
کە لە دەوروبەری ئەو مەقەرانە بوو سلیمانە جواتداێ و بە ماڵیان بەماچێنیان تەنانەت بە ئەسڵحەوە بوو بە خورد و خۆراک و هەر شتێک بۆ یارمەتی لایەنەکانی بندا سپاسیانەکەین و ئەوە جێگای تێزانینە و ئەوە جێگای دڵخۆشیە بۆ ئێمەش بۆ ئەو هاوخەباتی و بۆ مبارزەی کە ئێستا و داهاتوومان لە پێشمانە. سپاس بۆ ئێوە هاوکارستن. سپاس بۆ کاک حەسەنی خۆشەویست، سپاس بۆ بەشداری لەم بەرنامە. بەڵێ بینەرانی خۆشەویست، سێ پەیامان بۆ هاتووە، ئیجازە بدەم پەیامەکەم بخوێن. کۆماری ئیسلامی باش بزانێت زرگوێزیش خاپورکین دەیان زرگوێزی تر دروستەکەینەوە لەلایەن کۆمەڵێک کلاوی شاری سەقس. بینەرێکی ترمان توتی سڵاوتان لێبێت، من دایکی یەکێک لە پێشمەرگەکانم، حاڵتان چۆنە؟ هیوادارم باش بن. دڵم لەلاتانە، ئێوە هەمووتان جگەرگۆشەی منە، هەمووتانم وەکو ناوی کوڕەکەشی بردووە من ناوی نابم وەکو ئەو خۆشەوێت. سڵاوتان لێبێت، وەستان چۆنە و دووارە ئەحواڵ پرسی. هەروەکو وتم ئێمە وەزمان باشە، تا ئێستا تا ئەو جێگەی بە کۆمەڵا ئاگەڕێتەوە، تا ئێستا هیچ زەربەیەکمان نەخواردووە. بۆ هەموو ئەو بنەماڵە و ئازیزانەی کە نیگەرانی جگەرگۆشەکانیانن کە لە لای کۆمەڵن لە ڕێگای تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ڕاگەێنین، هەمومان سەرسڵامەتین. ئێوە خۆش بن، ئێمەش خۆشین، تا ئێستا هیچ کێشەیەکمان بۆ نەهاتوەتە پێش. ڕۆڵەکانتان، ئازیزانتان، پێشمەرگەکان هەمویان ورەیان بەرزە، ئیرادەیان قایمە، بە ئارایشی نظامیان گرتووە لە شوێنە جۆرا و جۆرەکانی. ناو ئوردوگا و بنکە و بارەگاکانمان چۆن نییە، بەڵام جۆرێک لە حفازەتمان بۆ خۆمان گرتووە کە هەوڵە دەین سڵامەت بین. ئەگەری شێرشی ترمان پێنەسەر ئێوە دڵنەگەران مەبن، ئێمە هەوڵە دەین بە پێی توانە، بە پێی ئیمکان لە ڕێگای ڕاگەیاندنەکانەوە هەموو هەواڵێک بەدەست ئێوە بگەێنین وەک خۆی. هەروەکو وتم بۆ ئەم دایکە خۆشەویستەشت سڵاوەکەی تۆشی پێگەێنم و دڵنیاش بن کە هەمومان سڵامەتین و درێژە بە کار و فعالیەتی ڕۆژانەی سیاسی و تەشکیلاتی خۆمان دەدەین. بینەرێکی تریش پەیامی ناردووە، نووسوێتی کۆماری ئیسلامی ئەیەوێت تەفرەقە بخاتە نێوان خەڵکی کوردستانی باشوور و خەڵکی ڕۆژهەڵات، بەڵام وریابن ئێوە ڕوونکردنەوە بۆ خەڵکی باشووری کوردستان بدەن و لە سیاسەتە دزێ و گەنیوەکانی کۆماری ئیسلامی خەڵکی کوردستانی باشوور و لایەنە سیاسیەکانی لێ ئاگادار بکەنەوە. بڵێ هەرچەند بۆ خەڵکی کوردستانی باشووریش خۆی ڕوونا، بەڵام هەم من و هەم هاوڕێ حەسەن و باقی هاوڕێیانیش ئاماژەمان پێدا. کۆماری ئیسلامی بە قەولی هاوڕێ حەسەن وتی سەری دای لەبەرد. مێژوویەک لە خەبات و پشتیوانی لە یەکترین لە هەردوو پارچەی کوردستان ئەوەندە پەیوەندیەکی محکەمی لە نێوان هەردوو لا دروست کردووە کە بەم ترس و خۆفا کۆماری ئیسلامی ناتوانێت تێکی بدات. بۆ یەکە هەم خەڵکی کوردستانی باشوور و هەم لایەنە سیاسیەکانیش باش دەزانن و ئێمەش هەوڵەدەین حتمما ئەو ڕوونکردنەوەی جەنابەت بە لە ڕێگای جۆرا و جۆرەوە بە خەڵکی دەوروبەری خۆمانی ڕابگەێنن. هەرچەند منیش وتم و هاوڕێ حەسەنیش ئاماژەی پێدا، ئەمڕۆ بەردرگایی مەقەڕی کۆمەڵە کۆمەڵێکی زۆر لە خەڵکی ئاوایەکانی دەوروبەر و خەڵکی شاری سلێمانی هاتبوون، چ بە ماشینەکانیان و بە خۆراک و بە سلاحەوە تویانمە بە هەموو شێوێک لە پشتانان بەس پێمان بڵێت چ بکەین. دەرحاڵ دەستخۆشی و ماڵاوایی لەو ئازیزانە ئەەکەین و ئەمە وەڵامێکی گەورە بوو بە کۆماری ئیسلامی. ئێمە پەیوەندیەکانمان دانابڕین لەگەڵ ئەو خەڵکە و ئەوانیش لەگەڵ ئێمە دانەبڕاون. ئەگەر هاوڕێیانم کلیپێک ڤیدئۆیەکیان ئامادە بێت لەوانەیە هاوڕێی هاوکارم ڕێزان بۆ درێژەی بەرنامەکە بێتەوە خزمەتە.